سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لا خێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر هەوڵەکانی ڕێخستنی حکوومەت هەرێمی کوردستان لە بەمبەستی ڕێخستنەوەی حکوومەت دووەروە گەڕانەوەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لێسادا هەوڵەکان بەو ئاراستەیە دوایەوەی کە هەریەک لە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ جێگیری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوە ئامادەکاری کراوە بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان جارێکی دیکە بەرنامەی ڕێخستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان دابنێن لە پێناو خزمەتکردنی زیاتری سەرجەم سێکتەرەکان و هەروەها سەرجەم خەڵکی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی لە هەرێمی کوردستاندا و بە شێوازێکی دادپەروەرانە. یەکتیمی کە هەوڵە درێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و گرفتەکان وەلا دەنرێت دیارە ئاڕاستەی ڕووداوەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێت، بەڵام بە دوورکەوتنەوەمان و هەروەها بە کردبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە هەمومان دەزانین کە زەرمەندی یەکەم خەڵکی کوردستان دەبێت. ئێستا ئەو هەوڵانەی کە هەیە بۆ جارێکی دیکە ڕێخستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەشداریکردنەوەی تیم یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم لایەنەکانی دیکە بە جدی کە کار دەکەن چۆن هەڵەسەنگێنرێت. ئاخۆ ئێستا ئەوەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان بەم شێوازی کە ئێستا هەمووان قسەی لەسەر دەکەن لە پێناو خەڵکی کوردستانە کاتێک ئێمە یەکگرتووین کێشەکانمان لەگەڵ بەغداش بە ئاسانی چارەسەر دەبن و دەچنە پێشەوە یاخودنا و بەغدا و هەروەها دۆستەکانمان و ئەمریکیەکان و بریتانیەکان و هەروەها ئەوروپیەکان ئەوەیان دەخواست کە ئێمەی کورد یەکگرتوویەکان ژیر بین و جارێکی دیکە لە چوارچێوەی دەسەڵاتە یاسایی دەستوریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەماندا هەمومان کۆدەنگ بین لەسەر پرسە نیشتیمانی و هەروەها پرسە سیاسی و ئەو پرسانی کە پەیوەندیان هەیە بە هەرێمی کوردستان. ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر خەلیل عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە بەخێر بێی دکتۆر، هەروەها کاک سەلاح باپیر کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەنابیشان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان. سەرەتا گەل لە دکتۆر خەلیلەوە دەست پێ بکەین بە ڕوخسەتی کاک سەلاح باپیر. دکتۆر، ینی ئێستا هەمومان ئەبینین کە هەوڵەکان لە هەرێمی کوردستان بە ئاراستەی ینی تەبایی و یەکگرتووی نێوان هێز و لایەنە سیاسیەکانە و هەوڵێکی جدیژەیە کە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی دیکە ڕێخستنەوە بکات بە کاروبارەکانی خۆیدا. ئەم هەوڵانە چۆن هەڵەسەنگێنن جەنابتان وەکو مامۆستایەکی زانکۆ؟ شەو باش، زۆر سپاسان دەکەم. پێشەکی ناوەکەم دکتۆر خەلیل اسماعیلە نەک دکتۆر خەلیل عەبدوڵڵا. بەمان بورە دکتۆر. بێگومان ئەم حاڵەتێکی لەم دوسێ ڕۆژە درست بوو، حاڵەتێکی ئیجابیە، ئینعکاسێکی ئیجابی هەبوو لەسەر هەمووی ملەتی هەرێمی کوردستان، بەڵکو لەگەڵ هەمووی ئەوانەیەکی دڵسۆزی کورد و کوردستانن و هەرچەند ئەو کێشەیەکی دوور و درێژ بوو و ئەساسەکانی بەو ئاستە نەبوو کە ئەبوایە بەو دوور و درێژە بێت، بەڵام بە هەر حاڵ گەشتونیان بۆ ئەتیفاق و نزیکبوونیان لەسەر ئەو کێشانەیەکی طرح کرابوو جێگای شانازیە بۆ هەردوو قیادە و ئومێدمان ئەوەیە کە ئەمە ئەبێتە تەجروبەیەکی لەگەڵ تەجروبەکانێکی پێش و سوودێکی لێوەرەگرین، جارێکی تر حاڵەتێکی وا دروست نەبێت، چونکە بە حەقیقەت ئێمە هەرێمی کوردستان لە مەرحەلەیەکی ئینتقالی زۆر حساسە، زۆر تایبەتمەندێکی خۆی هەیە، هەر لە بینی خۆمان یەکەم و هەر لە بینی ئێمە و حکوومەتی اتحادی، بەڵکو لەگەڵ دراوسەکانشمانە. لەبەر ئەوە ئەبوایە ئێمە بیرێکی زیاترەکەین، بیری دوورەکەین کە ئێمە ئەو مەسائلانەیەکی ئەمڕۆ یا بەیانی دیسان ڕوویەتەوە ئەبێ وەکو تەجروبەی استفادە لە تەجروبەی پێشوو بکەین و نایهێڵین ئەم مەسائلانە ئەبێتە ئیعلام و ئەبێتە دائیرەکەی زۆر گەورە ئەبێت. بەڵێ هەر عائیلەیەکی لە ناو عائیلەیەکی خلافاتی هەبێت، براو خۆشک دایک و باوک، ئەم خلافاتانە ئەبێت، بەڵام نەبوایە ئەو خلافاتانەی لە بینی ئەحزابی سیاسی بەتایبەتی لە بینی یەکەتی و پارتی بگاتەمە ئاستی ئەو ئیعلامە و ئیعلام بەو شیوە باسیەکە و بەتاکید ئێمە وەکو ملەتێک زۆر بیرمان کردبوو ئەو حاڵەتە بۆ دروست بووە و دیسانەڵێم ئێمە ئەمڕۆ بە شانازی ئەو نزیکبوونە لە بینی هەردوو دەسڵاتی هەرێمی کوردستان ئێوەدارم ئەبێتە مایەی بەردەوامبوون و ئەبێتە مایەی دەنگ
بەرامبەر دژمنانمان و بەرامبەر ئەو کەسانێکی نیازیان هەیە ئەم تەجروبە لێمان تێکەیە. بەڵێ دەستەکانە خۆشە دکتۆر خەلیدێم و خزمەت جەنابەت بۆ کۆمەڵی پرسی گرنگتر بۆ بابەتە دەچمەکە سەلاح باپیر کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەوەی کە هەیە کاک سەلاحیانی لە هەرێمی کوردستان کاتێک کە لێک نزیک بوونەوە و تەبایی و ئاراستەی ئاشتەوایی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەو تا خەڵکی کوردستان لەسەر هەموو ئاستە جیاوازەکان ینی بە خۆشەویستیەوە پێشوازی لێ دەکەن و ئومێدی گەورەیان ئەبێ بەم لێک نزیک بوونەوەانە و هەمیشە ینی سەرکەوتنمان بەهێزیمان لە تەبایی و یەکگرتوویمانە کەواتە ئەوی کە ئێستا هەنگاوانە لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە نێوان یەشێتی و پارتی و لایەنەکانی دیکە بە تایبەتیوانی پێکەنەری حکوومەتن جەنابتانەکو کادرێکی پێشکەوتوی یەشێتی چۆنیە بینن؟ بڵێ شەو باش کاک هاوڕێ سڵاو لە ئێوە و سەرجەمبینەرانی کورسات نیوز بن لە هەر کوێشی دنیا بن و بەخێرات نیمیوانە بەڕێزەکە شان بخێراتی کاک دیکتۆری شەکەم وڵا کاگەڕێ ئەمڕۆ ئەگەر سیرێکی لە ناو گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەر کات و ساتێک گرژی و ئالۆزی لەنەوە ئەو دوو پێکاتە سەرەکی هەوی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و یان پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ تەسیراتە کاتە سەر هەموو بازارەکەەوە ڕاستەخۆ تەسیراتەکە سەر هەموو تاکی فەرفەردی هەرێمی کوردستانەوە لەو کات و ساتانەی کەوا ناکۆشی کەوتی نێوان ئەو دوولایەنە سەرەکیەوە بە تایبەتی ئێمە بە حکومی تەجروبەی ڕابردوومان تەجروبەی ساڵە تاڵەکانی نەوەتەکانەوە ئەمە تەجروبێکی تاڵمان چێشتووە تەجروبە هیوادارم قەت نەگەینەوە ئەوە سێم تەجروبە دووبارە بێتەوە ئەمڕۆ لە کات و ساتێکەوە ناکۆچێک لە نێوان دوو تیمی حکوومەتی هەرێمی کوردستان دروستە بێ سەیری بازاری هەرێمی کوردستانەکە یاخە سەیری ژیانی دانیشتوانی هەرێمی کوردستانی هەموو ژیانەکان ئەوەستێ یعنی چۆن ژیان ئەوەستێ لە بازار ئەوەستێ کڕین و فرۆشتن ئەوەستێ حتا هیچ شتێک معاملەی پێوە ناکری ئەمە یەک لە هۆکارەکانە ئەو ناکۆچی کە لە نێوان ئەم دوولایەنە سەرەکیە بەڵام لە هەر کات و ساتێک ئەم دوولایەنە سەرەکیە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەم لە حکومڕانیەوە هەم لە پێگەی سیاسیشیانە کە لێک نزیک بوونەوە کە بی بێگومان ئاسوودەیەکە گەڕێتە ناو میلەتەکەمان ئاسوودەیەکە گەڕێتە ناو هەرێمی کوردستان شووە ئەبێتە هۆی دڵخۆشکردنی تاک و فەردی هەرێمی تاچی هەرێمی کوردستانە ئەمە بێگومان بە حکمی تەجروبەکانی ڕابردوو وایلات یعنی خەڵک بەڕاستی لە معاناتی کۆمەڵک معاناتی ئابووری کە معاناتی نەبوونی موسا معاناتی بژێوی ژیانیان معاوناتی شەڕ و ئاژاوی نێوان لایەنە سیاسەکان ئەو شەڕانەی کە بە درێژایی مەژووی ساڵانی ڕابردوو بەسەر هەرێمی کوردستان هاتیە خەڵک زۆر بێتاقەت بووانی خەڵک وایلاتە دایم هەستەکە ئاشتەوای لە نێو ماڵدابی کە حەستەکە ئاشتەوایی کە لە نێو ئەو دوولانە سیاسیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان و لە نێوان ئەم دوو پێکاتە سەرشێدابی ئەگەر ئاشتەوایی هەبی زۆر زار بەرگەی نەبوونی خواردنی شەگرن زۆر زار بەرگەی نەبوونی بێموسەیان گرتووە ئەمانە هۆی هەموو ئەوەیەکەوە خەڵکی هەرێمی کوردستان زیاتر مەرامی بەرەو ئاشتیە زیاتر خەڵکی هەرێمی کوردستان بەناوی بەرەو یەکسانی نێوان دادپەروەری ئەم حکوومەتی هەرێمی کوردستانشەوە ئەم هەنگاوی تەم دوایانە کە لە ماوەی ڕابردوو تیمی حکوومەت بۆ ماوەی نزیکی 6 مانگ بوو کە لەسەر لەگەڵ حکومڕانی لەگەڵ تیمی پارتی ناکۆچان کە تێنە نێوانەوە مە بێگومان تەسیری ڕاستەخۆی کرد بۆ سەر بازاری هەرێمی کوردستان تا هەرێمی کوردستانشەوە ئەمەش لەسەر چەند پێکاتێکی کە لە ڕابردوو نامێ بیگەڕێمەوە سەرێ بەڵام خۆشبەختانە ئێستا بە هیمەتی هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم ئەولانە دۆستانەمان کە هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوی وڵاتی شۆ لە ئارادایە توانیان ئەم بەستەڵەوکە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی وەزارەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی وەزارەتی پارتی دیموکرات بشکێن و لێک نزیک بوونەوە کەبی هەر کات و ساتێ ئەم دوو لایەنە سەرچیانە کە لە پێکهێنانی حکوومەت بەشدارن لایەنەکان ترشیان لەگەڵ بەشدارن بەڵام ئەگەر ئاشتەوای لە نێوانیان هەبی یەکسانی لە نێوانیان هەبی ڕاستە و خۆ خەڵکی هەرێمی کوردستان ئارامیەکە گەڕێتەوە ناویان و خۆشی ئەگەڕێتە نێو دڵی خەڵکی هەرێمی کوردستانەوە ئەمە وای کردووە بەهۆی تەجروبەکانی ڕابردوو زیاتر خەڵک بێتاقەت بووە بەڕاستی کە لە ساتی ئێستادا هەرێمی کوردستان لە دوڕیانێکدایە ئەبینی کە ماوەی حکومڕانی هەرێمی کوردستان کەەوە کات و ساتی هەڵبژاردنەکان درێژ کراوەتەوە ئەمە لە پێگەی دموکراتی لە پێگەی هەڵبژاردننی سیستەمی قانونی پێویستە بوو هەڵبژاردن بکرابە بەڵام کۆمەڵێک ڕێسکەی یەک لە دوای یەکەوە هاتوتە ئارەوە بۆی بتوان ڕێشی بخرێنەوە ئینجا لە کات و ساتێکی گونجاو هەڵبژاردنەکانش بکرێتە ئەمانە هەمووی هۆکار بوونە کە یەک لە سەدێک کەڵەکە بوونەوە یانەخۆ جیازی نێوان ئیدارەکان ئەمە هۆی هۆکارێکی سەرەکی بوونە بەڵام خۆشبەختانە ئەم بەستەڵەکانە شکان ئینشاءالله کە بتوانین لە داهاتوودا هەموو ناکۆچەکان وەلا بندرێن بتوانن بە یەک تیمی سەرەکی لە حکومڕانی هەرێمی کوردستان بەشدار بن هەموو لایەنەکان ئەو لایەنەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دانا لە پێناو بەرژۆندی تاچی هەرێمی کوردستان پێکەوە بتوانن ژیانی و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان
ئاوڵاتیان خۆش بکرێت و موچە بە تایبەتی ئەمڕۆ گرفتێکی سەرەکی لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان لە کات و ساتی خۆیدا بدرێتەوە ژیانی خەڵک بەرەو ئاسوودەی بڕوە ئەمانە هەمووی هۆکار بوونە بۆیە هەر کاتێک کە ئاشتەوایی دێتە نێوان ئەم دوو لانە سەرچیانەوە بێگومان هۆکاری تەسیر و ڕاستەخۆ ئەکرێتە سەر هاوڵاتیان و هۆکاری مباشەر ئەکرێتە سەر بازاری هەرێمی کوردستان شۆ بازارەکەش هەم ئەبروژێتەوە هەم خەڵکیش پێ دڵخۆشەوی. بەڵێ دەست خۆش کاک سەڵاح باپیر. بەڕێز دکتۆر خەلیل ئیسماعیل، ینی ئێمە ئەگەر تەماشای مێژوومان بکەین لە ڕابردوو تاوەکو ئێستا ینی یەک دنیا هەوراز و نوێشێ و سەرکەوتن و دوورکەوتنەوە و پێکاڵپژانی تێدا بووە، بەڵام هەمیشە ینی ئەوەی کە لە مێژوودا بە پرشنگداری ماوەتەوە تەبایی و یەکڕیزی و ئەو دەستکەتە گەورانە بوو کە لە دوای ئەوەی کە یەکگرتوو بووین بەدەستمان هێناوە. باشە ئێمە کاتێک کە یەکگرتوین بەهێزین، بەڵام کاتێک کە پەرتین لاوازین ئەوە تا لە هەموو لایەکەوە زەفەرمان پێبن. ئێمە ئەتوانین سوود ببین لە ئەزمموی ڕابردوومان بە تایبەتی ئەزمونە تاڵەکان بۆی کە بیکەینە هەوێنی تەبای و برایەتی لە نێوان لایەنە سیاسیەکان و ینی تونند و تۆڵبوونەوەی پەیوەندیەکان بە تایبەتی ئێستا ئێمە توانین لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە تەبابین بە دڵنیایی و خزمەتیشی باشترەکەین بە خەڵکی کوردستان. ڕاست دەکەی گومانی تێ نییە ئێمە بە حقیقەت ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوانی کە لە حکومن و هەروەها ئەوانی کە لە معارەزان ئەبێ بزانین ئێمە لە 1991 تەجروبەیەکی هەمانە ئەم تەجروبەیەکی پێ ئەڵێن مەرحەلەی ئینتیقالیە ئەو مەرحەلەی ئینتیقالی بۆ بەردەوامە تا ئێستا بۆ ئەهدافێکی تایبەتمەندیکی خۆمان هەیە بۆ ئەو ئەهدافی استراتیجیکی ئەمانەیە وەکو ملەتانی دنیا ئەمانوێت دەوڵەتێکی بۆ خۆمان دروستەکەین ئێمە کەمتر نین لە فورس و کەمتر نین لە عەرەب و کەمتر نین لە تورکەکان کە دەوڵەتیان هەیە لە دوای شەڕی جیهانی یەکەم واتە ئەم مەرحەلەی ئینتیقالی ئەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە شیوەیەکی استفادە لەو مێژووە بکەن چه غەڵەتیان کردبوو چ تەجاوزیان کردبوو چ شتێکی باش بوو نەیان کردبوو و هەروەها بەنسبەتی علاقاتی داخلی یاخو علاقاتی دووەلی یاخو علاقاتی ئیقلیمی بەڕاستی ئەبێ عادەی نەزەر بکرێتەوە بە سیاسەتی ئێمە و بۆ چوونی من بە حقیقەت لژنەیەکی باڵا استشاری لە ئەکادیمیەکان لە خاوەن ئەزمونونەکان لە ئەوانەی کە پسفۆرن لە سیاست ئەبێ بەڕاستی لژنەیەکی وا دروستە بێت بتوانی یارمەتیدانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ئەم مەبەستە ئەگەر نە ئێمە احتیمالە لە داهاتوو مەشاکلێکی تر دروستە بێت و ئەم مەشاکلانێکی دروستە ببیانێت طبیعیە بەڵام ناتەبیعیکە ئەوەیە ئەو مەشاکلانە بەردەوام بێت ناتەبیعیەکە ئەوەیە ئەو مەشاکلانە گەورە ئەبێت و ئەبێتە سەبەبێکی بۆ تێکدانی ئەم تەجروبەیەکی لەم مەرحەلەیەکی ئێمن پێم وت مەرحەلەی ئینتیقالی هێوەدارم ئەم مێژووەیەکی لە 1991ەوە تا ئەمڕۆ ئەبێتە تەجروبەیەکی ڕێکوپێک بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەنسبەتی ئەحزابەکانی کتر ئەبێ بەڕاستی ئەبێ دەوریشیان هەیە مشارەکەیان یعنی ئەو ماوەیەکی تقریبا چەند مانگێکی ساردی کەوتە بین یەکەتی و پارتی نەمان بینی لە ناو خۆمان لە داخلی هەرێمی کوردستان خەڵکێکی دڵسۆز کە بتوانی لە بینی ئەم دوو حزبە ڕێکیان بخەن نزیکیان بخەن خێری دەوڵەتانی کتر بنووسیە خێری دەوڵەتانی گەورە بنووسی خێری ممکنە عێراق بنووسی کە توانی دەورێکی ئیجابی هەبوو بۆ ئەم مەبەستە ئێمە هێوادارین خۆمان بۆ خۆمان ئاگامان لە خۆمانە بێت و چۆن بتوانین ئەم تەجروبە بە شیوەی کە ڕێکوپێک بقۆزینەوە و ئەو مەرحەلەی ئینتیقالی بە زووترین کات جێبەجی بکەین بۆ ئەنجامدانی ئامالی ئامانجی خۆمان بۆ داهاتوو. باش کاک دکتۆریانی خاڵکی گرنگی وروژان بەڕاستیانی بۆ ئەو نەریتە نییە لە ناو خۆمانە بە تایبەتی ینی لایەنە سیاسیەکانی دیکە کەسایەتە سیاسیەکان سیاست مەداران یاخود بۆ نمونە زۆر جار ینی سەرۆک هۆز و عشرەتێک ئەتوانێت بۆ نمونە لە سڵحێکی عشاریە بەشدار بێ بۆ ناتوانێت بکەوێتە نێوانی لایەنە ناکوکان لە هەرێمی کوردستان کاتێککە گرفتێک دێتە پێشەوە یاخود ئەو لایەنە سیاسانی کە زۆر جار دەیانێت پشتیان هەبێ هەم لە پەرلەمان هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ناکۆچیەکانە خۆیان بێبەریەکەن و نایانێ خۆیان بکەنە خاوەنی ئەو ناکۆچیانە بۆ ئەمە هۆکارەکەی چییە بۆ نەبۆتە نەریت لەبەر ئەوە ئەڵێم
ئەبێ ئێمە بەڕاستی بیری لەو مەوزوعە بکەین وەکو جەنابەت ئیشارەی یابوویت و لژنەیەکی باڵا دروست بکرێتەوە لە ئەشخاصێکی ڕێکوپێک لە ئەشخاصێکی دەسڵاتداران لە ئەشخاصێکی ئەکادیمی کە توانیان هەیە بە جددی و بەبێ جێوازی بەبێ حزبیاتی ئەو مەسائلانە بۆ داهاتوو ڕێک بخەن ئەگەر تکرارە بێت ئەو دووبارە بێتەوە یاخو نایڵن شەرخی دروست بێت یا انقسامێکی دروست بێت یا اختلافێکی ڕەیەکی دروست بێت بە شێوەیەکی ناتوانین جارێکی تر ڕێکی بخەن ئێمە ئەمڕۆ بەڕاستی وەکو تەکیدش ئەەکەم لە هەمووی کاتێکی زیاتر پێویستمانە بە ڕێککردن بە یەکبوون بە یەک دەنگ بە تایبەتی بەرامبەر حکوومەتی ئیتیحادی ئەو حکوومەتی ئیتیحادی ئەمڕۆ جێگایکی شانازیە بە حقیقەت لەو کاتێکی دروست بووە مەجالاتێکی زۆر باش بووە ڕێک یعنی ئەهدافەکەی یاخو بۆچوونەکانی بەرامبەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئیجابیە ئەوە ماوە کە ئێمە چۆن بتوانین ئەو ئیجابیاتانەیەکی لە حکوومەتی ئیتیحادی ئەمڕۆ سوودێکی لێوەرگن استفادە لێگرن بۆ مەسلحەتی خۆمان. دەست خۆش دکتۆر خەلیجان. کاک سەلاح باپیریانی بۆ نمونە ئێستا کە هەوڵەکان بۆ وەڕاستەی ڕاستە خۆمە ئەمە نوێم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێمە ئەیبینین و بەڕێی دەکەین و چاودێری کارەکانی دەکەین تاوان هەموو کابینەکانیش بە بەشداری سەرجەم لایەنەکان و بەشداری سەرەکیشێتی و پارتی دروست بووە و بە دڵنیاییەوە کاتێک هەر کابینەیەک دروست بووە خزمەتێکی گەوری کردو بە هەرێمی کوردستان لەگەڵ کەم و کورتەکانی شاکە لەولاوە یعنی ئێمە دەتوانین سوود دەکەم و کورتەکان بینین ئێستا کە تیمی یەشێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ تیمی پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ تیمی گۆڕان کە بەشدارن لەم کابینەی نوێمدا چۆن ئەتوانرێت هەڵە استراتیژیەکانی خزمەتکردن بە خەڵک لە دوای گەڕانەوەی یەشێتی بۆ کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دابڕێژەوە تا چەندە گرنگە کار بکرێت لەسەر ینی خزمەت گوزاریەکان وەکو دکتۆر ئاماژەی پێدا موچە و هەروەها پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا و کۆمەڵی بابەتی دیکەی گرنگتر کێسە لە ئارادایە لە هەرێمی کوردستانە و بابەتی استراتیژی و نیشتیمانی بەڕاستی. بڵێ وەڵام من پێم وایە هەر کات و ساتێک ئەو دوولانە سەرچێکە قەنەعەتی کولیان هاتکەوە بێکەوە نەبی ناتوانن حکومڕانی هەرێمی کوردستان بکەن ئەمە لە ڕابردوش ئەم تەجروبەیە کراوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت حکومڕانی هەرێمی تەواوی کوردستان کە بە تەنیا نە پارتی دموکراتی کوردستان شتوانێت حکومڕانی هەرێمی کوردستان کە بە تەنیەوە ئەم تەجروبەیە لە ڕابردوو بۆمان سەلمێنراوە بۆیە پێویستە زیاتر لەسەر ئەم دوولانە سەرچەکە هەماهەنگێکی تەواو هەوی لە نێوان ئەم دوولانە سەرچەوە ئەو پێکات ئەو لانە تریش کەوا لە حکوومەتی هەرێم بەشدارن بۆیە هەر کات و ساتێک ئەم دوولانە سەرچیانە کە توانیان قەنەعەتی کولیان بە هەماهەنگی و هاوبەشی حکومڕانی هەرێمی کوردستان هەبی بێگومان دەستکەوتی گەورەش لە ئارادا هەبی بۆ بتوانن زیاتر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆشتر بکرێ یاخۆ موچە لە کات و ساتی خۆی بدرێ یاخۆ ئەو موچە پاشەکەوتکرانی کە لە ڕابردوو فەوتانە بتوانن بە هیمەتی هەردوو لایەنەکان ئەم موچە بگەڕێنێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ موچە خۆران. ئەمە بە پێی تەجروبەی ژیانی ڕابردوشمان ئەمە سەلماندراوە هەر کات و ساتێک ئەم دوولانە سەرچێکە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتیستان یەکدەنگ و یەک هەڵوەش بوونە دەستکەوتی زیاتر بەدەست ساتووە زیاتر دەستکەوتی گەورە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێم بەدەست ساتووە گەورەترین دەستکەوتی گەورەش لە کاتی یەکبوونی ئەم لایەنە سیاسیەکانە کە لە بەغداوە توانیان ئەم دەستورەیەوە ئێمە ئەمڕۆ کە لە عراق لە سەدانەوە قسووری خەڵکی هەرێمی کوردستان دەنجی پێداوە بۆتە دەستکەوتێکی گەورە بۆ خەڵکی هەرێمی کوردستانە ئەمە هەمووی بەهۆی یەکبوون و یەکدەستی ئەحزابی سیاسی هەرێمی کوردستانە بۆ یەکدەستی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی ترە بێگومان ئەمە سەلمێنراوە هەر کات و ساتێک ئەم دوولانە ئاشتەوایی لە نێوانیاندا بوو کۆمەڵێک دەستکەوتی گەورە بەدەستدێ یاخو ئەتوانن بە ئاشتەوایی پارێزگاری لەو دەستکەوتانی ڕابردوو بکرێتەوە بەدەستاندرە بەڵام هەر کات سات ئێمە نێوماڵی کورد بەرتەوازە بوو بێگومان نەعەزانی کورد و یان نارانی کورد ئەم دەرفەتە قۆزنەوە زیاتر کاریگەری دەخنە سەر هەرێمی کوردستانیشەوە بۆی بتوانین لە مەتحەفی نێودەوڵەتیەوە لە ڕوانگەی نێودەوڵەتی و ناشرین بکرێ بۆیە هیوادارم ئەو تەجروبانی ڕابردوو دووبارە نەکرێنەوە کەوا خاڵە ناخۆشیەکان کە لە نێوان پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستە بێت ئەبێتە هۆی لاوازبوونی ئەو پەیوەندی نێودەوڵەتیانە ئەبێتە هۆی نیگەرانی دۆستانمان لە هەم ناوخۆ هەم لە دەرەوی وڵاتیشەوە بەڵام ئەگەر هاتوو ئاشتەوای لە نێوان
ئەم دوو هێزە سەرەکی هەبی یاخۆ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان دۆستەکانیشمان کەوا هەم لە ئەوروپا و یەکێتی ئەوروپا و زایدەن وڵاتانی ئەمریکاویان دۆستەکانی تریشمانەوە دڵخۆشیان پێوە دیارەبیێ بۆی بتوان ئەو مادیبوونە و ئەم ئەرچیان کە کێشاوە لە پێنەوە هەرێمی کوردستان بە فیڕۆ نەچووە بەڵام ئەمانە کات و ساتێک ڕووەدا بە یەکدەنجی و یەکڕێزی نێوماڵی کوردەوە هەر کات و ساتێک ئەم دوو لایەنە سەرەکیە قەنەعەتی کوردیان هەن بە یەکتر ناتوان حکومڕانی بکەن هیچ لایەنی سەرەکی لە حکومڕانی هەرێمی کوردستان بە تەنیا ناتوانێت حکومڕانی هەرێمی کوردستان بکە بۆیە پێویستە بە یەکڕێزی یەکدەنجی نێوماڵی کورتیا یەکڕێزی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بۆیە زیاتر خەڵکی هەرێمی کوردستان چیتر بەودەست ئەم مەعاناتەوە نەناڵێنی بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان ماندی بووە یعنی ئاخری دەرەجە ماندی بە وای هاتی زۆر جار کە لە تاکی هەرێمی کوردستانە پرسی بەهۆی ئەم ناکۆچیانن لەنێو ئەو لایەنە سەرەکی هەیە بە خۆی کەم تەرخەمی لە خزمەت گوزاری خزمەت کەم تەرخەمی لە زیاتر ئیتیمان پێدانی خەڵکی هەرێمی کوردستان سڵاویان بۆ لانی غیری کورد سڵاویان بۆ لایەنی زایدەن نیارانی کورد لێداوە ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە بۆیە هیوادارم ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی سەرکردەکان درک بەمە بکەن خەڵکی هەرێمی کوردستان ماندی بووە بەڕاستی ماندی بووە خۆزگە بەڕابردوو ناخوازێ دایم ئەو ڕابواردنی کە لە ساڵەکانی هەشتاکان کردویان خۆزگەی پێ ناخوازن بەڵام بەهۆی کەم تەرخەمی سەرکردەکانی کورد بەهۆی کەم تەرخەنی ئەم سەرکردانێکە حکومڕانی ئەمڕۆ هەرێمی کوردستانەکەن وای لێ هاتووە خۆزگە بەڕابردووی ساڵەکانی هەشتا بکە ئەمە بەڕاستی داخێکی گەورەیە داخێکی گەورەیە هیوادارم پێداچوونەوەی زیاتر بە خۆدا بکرێت سەرکردەکانی ئێمە بە تایبەتی سەرکردە سیاسانی کە دەسەڵاتی یەکەمیان بەدەستەوە لەلایەن پارتی دموکراتی کوردستان و وەروە بەشێکی لێچێتی نیشتیمانی کوردستانیشەوە هەر کات و ساتێک ئەم دوو لایەنە سەرەکیانە یەکدەست و ڕێگڕنگ بوون توانیتیان دەستکەوتی ئێزگار زۆر لەو خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێن توانیتیان ئەو دەستکەوتە گەورانە کە لە ئێستاکە لە شارعی هەرێمی کوردستان هەیە بە گەورەتری بێنیتە پێسا و پارێزگاری لە دەستکەوتەکانی خۆشیان بکەنەوە بەڵام هەر کات و ساتی ئەمانە پەرت و بڵاویان پێوەدا و ناکۆشی کە تێناوانیان بێگومان نیارانی کورد یان دوژمنانی کوردیش زەفەریان پێوە بن و هەروەها شتێکی تریشمان لێبی نەچوە ئەمڕۆ بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی هەرێمی کوردستان لە لەم دڕیانێکی تەجروبەدایە بە تایبەتی ئێمە هەرێمی کوردستان لەژێر تەجروبەداینە ئەگەر بێت و ئەم تەجروبەی کەوا ئێستا کە لە باشووری هەرێمی کوردستانژەوە لە ئارادا کەسی هەموو کوردی دنیا چاوی لەم دەستکەوتی ئێستای هەرێمی کوردستان هەیە هەر سوار پاسی کوردستان چاویان لە باشووری کوردستانە بۆی بتوانن خۆیان پێوە بگرن یاخو لایەنەکان دیکە لە هەرێمی کوردستان لە بەشەکانی تردانە چاویان لەو دەستکەوتانەیەکەوە لە هەرێمی کوردستان بەدەست هاتووە پارێزگاری لێ بکرن بۆی بتوان زیاتر ئاسوودەیەک بۆ بەشەکانی کوردستانی گەورەش بگەڕێتەوە بە هەوڵ و هیمەتی ئەم دەستکەوتانە ئێستا لە ئارادا ئاشتەوای نێوماڵی کورد سەروی هەموو شتێکەوە بەڵێ دەست خۆش کاک سەڵاح دکتۆر خەلیلانی ئێمە کە وەکو کاک سەڵاح ئاماژەی پێدا کە هەموو دنیا چاویان لە ئەزمونەکەمان بێ کە ینی هەر چوار پارچەی کوردستان یاخو سێ پارچەکەی دیکە چاویان لەم پارچەی کوردستان بێ کە باشوورە دەیانەوێت ئەزمموی دیموکراسی تایە پێشکەوێ دەیانەوێت ئەزمموی دەوڵەتداری تایە پێشکەوێ دەیانەوێت خزمەت گوزارەکان لە ئاستی باڵایە بێ و ئێمە سەردەمانێک ینی بەڕاستی عێراقی شاوی لە ئەزمونەکەمان بوو بڵێ سەردەمانێک عێراق چاوی لە ئەزمونەکەمان بوو ینی بۆ ئێمە وا بکەین ئەم ئەزممومان بەرەو دواوە بێت بۆ ئێمە وا بکەین ئەزمموی دیموکراسی بکوێتە ژێر پرسیارەوە بۆ ئێمە وا بکەین دام و دەستگا حکوومیەکان وەروەها دام و دەستگا ینی سیاسیەکانمان لەم هەرێمەدا بکەوێتە ژێر پرسیارەوە بە تایبەتی ینی مەسلەی هەڵبژاردن و هەروەها پرۆسەی دیموکراسی کە زۆر جاریانی دەبووە جێگەی پرسیاری دۆستەکانمان ئێمە لە تەبایی و لێک نزیکبوونەوەمان پێ دوانیە ئەزمونەکەمان زیاتر پرشنگدار و ڕەونەقدارترە بێ بەلای دۆستەکانمانەوە دکتۆر خەلیل جۆ لێم بوو ئەگەر دووبارەی بکەیت مەبەس بەڵێ ڕاستە دەنگەکە وابوو نەگەیشت بە تۆ ئێمە بەسم ئەوەیە ئێمە ینی کاتێک کە ئەزمونەکەمان دەکەوێتە ژێر پرسیارەوە لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی دەوڵەتداریەوە لە ڕووی پێشکەوتنەوە هەموو دنیاوەکو کاک سەڵاح باپیرەڵێت چاوێن لەم ئەزمونەیە کە لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستانە هەیە چکە بۆ هەر چوار پارچەی کوردستان چاوەڕوانێکی گەورەی هەیە لەم پارچەی دیکە واروەها دنیاش بە تایبەتی دۆستەکانمان ئەمریکا و بەریتانیا و ئەوروپا چاوەڕوانێکی گەورەیان هەیە لە هەرێمی کوردستان دەیانەوێت ئەزمموی دیموکراسی لێرەوە کە وەکو دەیانوت بۆ عێراق و ناوچەکانی دیکە بەخش بکەن ئەگەر ئەم ئەزممونە بەرەو دواوە بڕوات پێدوانن نیە زەرمەندی یەکەم خۆمان دەبین لەمە ڕاستەکەی بەڵام لە عینی کاتیشە ئەم وەزعیکی ئێستا ڕوویلیا و بە تایبەتی لە دوای
بابلين لدواي الربيع العربي لدواي 2011 و 12 ام منطقيكي زور حساس بوا منطقيكي زور جرينج بوا وجاري كتر شري سارد خەریکە دروستە بێت لەم ناوچەیە وەکو جارانی پێشوو لەبەر ئەوە ئەمریکا و ئەوروپا بەگشتی احتیمامێکی زۆر یابوو بەم ناوچەیە و نایەڵی ئەو ناوچە زیاتر پەرتوبڵاو بێت و بەتایبەتی هەرێمی کوردستان بەنسبەتی ئەم دەوڵەتانە بەتابەتی ولا ئەمریکا و بەریتانیە بە حقیقت هەرێمی کوردستان دەورێکی سەرەکی هەیە و جیگایکی تایبەتمەندیکی هەیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بەریتانیا و فەرەنسا و دەوڵەتانی ئەوروپا بەگشتی ئێمە ئەیبینین وەزعی شەرق الأوسط و بەتابەتی دەور و پشتی عێراق چۆنە ئەوە یەمەن مەشاکلێکی زۆرە شەڕی ئەهلی لە ناوێتی ئەوەیە سۆمال بە هەمان شیوە لیبیە بە هەمان شیوە سووریە ئەم دەوڵەتانە بەڕاستی وەزعێکی نالەبارە و هەروەها مناتقێکی دەور و پیشمان لەبەر ئەوە مەسئلەی هەرێمی کوردستان لای دەوڵەتانی گەورە بەتایبەتی ئەمریکا و بەریتانی بەڵ حتا بەنسبەتی رووسیا دەورێکی گرنگێکی هەیە و استراتیژیەکی تایبەتمەندیکی هەیە بۆ چۆنچۆنیەتی ئەم عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەتی دەورێکی سەرەکی هەبێت لە بەنسبەتی ناوچەکە بەڵکو ئەمڕۆ عێراق وحتى هەرێمی کوردستان دەورێکی سلمی هەیە کە چۆن بتوانن دەوڵەتانێکی تر ئاشت بکەن نزیک بخەن و لەبەر ئەوە ئەبوایە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەم دەورە ئەم وەزعە کە بقۆزیێتەوە وەکو باسم کرد بۆ خۆی و چۆن بتانی هەنگاوێکی تر بخەتە پێشەوە و بتانی دەورێکی سەرەکی زیاترە بێت نەک بەنسبەتی عێراقەوە بەڵکو بەنسبەتی ناوچەکانی دەور و پشتیشەوە. باشە ئێمە لەبەردەم ینی پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردنین و پێویستە ئێمە خۆمان ڕێبخێنەوە بۆ هەڵبژاردنە و بە حکومەوەی کە هەڵبژاردن دواکەوتووە لە هەرێمی کوردستان ینی هەموو دنیاش چاوێن لەوەیە کە پرۆسی هەڵبژاردن لە وادەی کە جارێکی دیکە دیاری کرا دوای دواخستنی ینی ئەنجام بدرێت ئێمە ئەگەر ئەوها ناوماڵی خۆمان بە خێرایی ڕێک بخەینەوە پێدوانی ئەتوانین ئەزمونە دیموکراسیەکەمان و هەروەها ئەو دام و دەستگایانی کە لە دەرەنجامی ینی پێڕەوکردنی سیستمی دیموکراسی لە وڵاتات ئاتۆتا ئاراوە زیاتر پەری پێ بدەین و هەڵبژاردننی هەڵبژاردننیشی پاک و بێگەر بێ بەدڵی هەموو لایەنەکان بێ بەڵێ ڕاستەکەی گەورەترین مؤشرێک بۆ دیموقراطی لە هەر دەوڵەتێکی لە دنیا هەڵبژاردنە لەبەر ئەوە مەسئلەی هەڵبژاردن مەسئلەیەکی استراتیژیە بەنسبەتی هەرێمی کوردستانی عێراق و دڵخۆشی ئەوەیە کە هەمووی ئەحزابەکان ئەمڕۆ ڕێک بوون کە ئەوێ ئەم ساڵ ئەم هەڵبژاردنە دروستە بێت و بتوانن بگەنە مەرحەلەیەکی تازە هێوەدارین ئەم بە شیوەیەکی دیموقراطی بە شیوەیەکی ڕێکوپێک ئەم هەڵبژاردنە دروستە بێت تاکو ئەبێتە نمونەیەکی بۆ ناوچەکانێکی تر کە لە دەور پشتی ئێمن دەست خۆش دکتۆر جان کاک سەلاح باپیر ینی بۆ نمونەکو کاک دکتۆر خەلیل ئاماژەی پێدا ینی هەموو دنیا لە گۆڕانکاری گەورەدایە وتان ناوچەکە بۆ نمونە شڵەژانێکی گەورەی پێوە تا لە هەموو دنیادا شەڕی ئۆکراین و ینی رووسیا هەموو دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە و دنیای دابش کردووە بۆ دووبەرە ینی لە ناوچەکەی خۆماندا بە تایبەتی ئەگەر بینەوە عێراق لە چوارچێوەی عراقی فدراالە ینی ئێمە زانی کە عراقی فدرال لە ئێسادا پێویستیشی گەوری بە هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستانیش بامانشێوە پێویستیشی گەوری بە عێراق وەکو چۆن لازم و مەلزومی یەکن ئێمە ئەگەر تەبابین و حکوومەتی هەرێمی کوردستان بە یەک ئاراسە بەبێت جیاوازی لە هەرێمی کوردستان خزمەتی هەموو خەڵک بکە و عێراقیش کە چاوی لە دەستی هەرێمی کوردستان و ئێمە ژێستەکەنەوتەکە ماخسۆتەوە ژێردەسەڵاتی عێراق پێ دوایە ئەگەر یەکگرتو تەبابین عێراق چۆن لە ئێمە ئاڕوانێ و عێراق چۆن ئەتوانێت خزمەتی زیاتری هەرێمی کوردستان بکە بەڕاستی بەڵێ کاکاوی وڵات چۆن جەنابەت ئیشارەت پێدا من پێم وایە لە پاش جەنجی جیهانی دووەمەوە کەوا ئەم بوو بۆ هۆی دوو جەمسەری لە هەموو دنیا پەیدا بووە جەمسەری شەرقی و زەرفەوی غەربیەوە پێم وایە لە پاش شەڕی ئۆکرانیا ئەم دوو جەمسەرە ڕۆژ بە ڕۆژ زەختر ئەبێتەوە وای لێ هاتووە دنیا بەسەر دوو جەمسەر ڕۆژ بە ڕۆژ دابەش ئەکرێ بەڵام ئەگەر سیرکی لە ساڵەکانی ڕابردوو کە ئەم دوو جەمسەرە بەهێزە و جەمسەری رووسیا و ئەمریکا هەبوو کۆمەڵێک وڵاتی کچکە کۆمەڵێک وڵاتی کە لە ئەم دەرفەتیان قۆستەوە توانیان خوان تەکمیم بکەن و ببن بە دەوڵەتێکی گەورەوە بەڵام بەداخەوە لە پاش ئەبینی ئێستا کە وردە و ئەو دوو جەمسەرە لە پاش شەڕی ئۆکرانیا زەق ئەبێتەوە
بۆیە پێویستە زیاتر هەرێمی کوردستان بەتە سەرکردەکانی هەرێمی کوردستان درێک بەمە بکەن یەکڕێزی نێوماڵی خۆمان ئەگەر بێتی و بە تەواتی ڕێک و پێک نەبێن ئەوەی هەشمان ئەویشمان لە دەستە چێ بەڵام هەر کات و ساتێک توانیان ئەم دەرفەتانە بقۆزنەوە کە لەناوەن ئەو دوو جەم سەرچیە کە ئێستا کە ڕۆژ بە ڕۆژ زەقە بێتەوە و دێتە ئاراوە بۆیە پێویستە هەرێمی کوردستانیش ئەم دەرفەتانە بقۆزیتەوە چکە ناوچەکەمان بەڕاستی بە کارە ساتێکی پێمە چاوەڕێ نەکراوت تێدا ئەپەڕێت و ئێمەش وەکو هەرێمی کوردستان بێبەش نامین لە دەست ئەو ململانەی کە لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی جەمسەری رووسیا و ئەمریکا کەەوە لە پاشەڕی ئۆکرانیا دروست ئەبێتەوە هەروە لایەنەکانشی و ڕۆژ بەڕۆژ نەپاڵ ئەم دوو جەمسەرەی دیکەشەوە کورد پێویستە هەندێک دەرفەت بخوازێتەوە کورد پێویستە هەندێک تەجروبە لە ڕابردوو خۆی وەربگری یاخۆ لە ڕابردووی ساڵەکانی بەر لە هەشتایەکان ئەکە ئەم دوو زەمسەرە زۆر بە زەقی هەبوو کۆمەڵێک وڵات ئەو کاتی توانیان ببنە دەوڵەتی گەورەوە بۆ کورد ئەم تەجروبانی ڕابردوو بە فرسەت نازانی بۆ کورد ئەم تەجروبانی ڕابردوو کەوە خەڵکانی سوودیان لێوەرگری بۆ ئێمە سوود لێ نەبینین هەموو کات و ساتێک ئەگەر هاتو یەکڕێزی نیماڵی کورد هەبووە هەموو کات و ساتێک ئەگەر یەک کورد یەک دەنگ و یەک ڕنگ بە بێگومان پێگەی هەم لە مەتعافی نێودەوڵەتیش و هەم لە بەغداشەوە بەهێزتر ئەبێ هەم لە ڕوانگەی نێوڵەت دەوڵەتیشەوە بەهێزتر ڕەچاوەکەن و خەڵکی وڵاتانی دنیاش حسابت بۆەکەن بەڵام هەر کات و ساتێک نێوماڵی کورد پەرتەوازەی پێوە دیار بوو نێوماڵی کورد هەر کەسێ و بەلانێکەوە ڕۆی بێگومان ئەو کاتێ هەر لە نێرانی گەلی کوردیان ئەو وڵاتانی کە زلهێزانی دنیا کورد بە چاوێکی ترۆ سەیرەکەن ئەمە هەمووی تەجروبەی ڕابردووە بۆیە هەندێک شت کە بە پێی تەجروبەی ڕابردوو پێویستە کورد دەرسی لێ وەربگرێت تەجروبە لە ڕابردوەکانی خۆی وەربگرێ کۆمەڵێک دەستکەوتی گەورە بەدەستاتوە لە پاش ساڵەکانی نوهەتەکانەوە بێگرتووی هەرێمی کوردستان بەدەستاتوە کۆمەڵێک تەجروبە بەدەستاتوە کە لە پاش ساڵی نوهەتەکانەوە لە پاش ڕاپەڕینەکەوە ئەمە هەمووی بێگرتووی نێوماڵی کورد بەدەستاتوە بەڵام هەر کات و ساتێک پەرتەوازی نێوماڵی کورد بڵاو بێ هەم نیارەکە سوودی لێبن هەم بەغداش ئەم حسابە بۆ هەرێمی کوردستان ناکە سیرێکی بەهۆی یەکگرتووی نێوماڵی کورد بەهۆی لە پاش ڕوخانی نظامی ڕژێمی سەدام حوسێن کەوا تواندرا کۆمەڵێک دەستکەوت بەدەست ئەمەش بە ڕێکرێزی نێوماڵی کورد کامڕۆ کەسایەتێکی وەکو سەرۆک کۆما سەرۆشی کۆماری هەموو عێراقا ئەمە بێگومان لە پێگەی کووردا ئەگەر هاتوو کورد ئەو کات و ساتانی یەکدەست و یەک ڕەنگ نەبە لە کاتی ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن هیچ حسابێکی بۆ ناکرا ئەمانە هەمووی تەجروبەی ڕابردوونە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان پێگەی کورد لە بەغداوە پێگەیکی بەهێزی هەیە هەم لە حکومڕانی لە سەرۆکاتی کۆماس لە جێگری سەرۆک وەزیران لە جێگری سەرۆک پەرلەمانەوە ئەمانە هەمووی دەستکەوتی یەکگرتووی نێوماڵی کووردا یاخۆ ئەم پێگە سیاسی کە هەرێمی کوردستان کە ئێستا ئەمڕۆ لە ئارادایە ئەمڕۆ سیر ئەبینی خەرێمیشی فیدرالی وەکو هەرێمی کوردستان کە بە فیدرالی سەر بە ناوەندی بەغداوەنە سیرێکی زیاتر نزیکی 40-50 قوسڵخانە لە هەرێمی کوردستان هەیە ئەمانە بە هەمووی تەبایی یەکڕێزی نێوماڵی کورد بەدەستهاتوونە هەر کات و ساتێک یەکڕێزی تەبایی نێوماڵی کورد نەمێنێت و هەر کات و ساتێک پەرتەوازی نێوماڵی کورد بێگومان ئەو تەجروبەی کەوا ئێستاکە لە ئارادا تەجروبەی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو نەمانە ڕوات بەرەو هەڵوەشانەوە ئەڕوا ڕاستە لە دەستور ئێحترافی پێکراوە ڕاستە لە دەستور خاڵێکی سەرێکیە کە حکوومەتی فدرالیە و ئێمە هەرێمیشی فدرالی سەر بە ناوەندی بەغداوە بەڵام ئەگەر هاتوو هەرێمی کوردستان پەرتەوازی پێوە دیار بوو یان خۆ بخۆ بکەتونە من ملیۆنانی نێوان مابینی خوانەوە یا خوانە خواسە بۆ شەڕێک لەنێەوە خوێناخواانەوە بێگومان ئەم دەستکەوتانە هەمووی لەبارە چێ ئەم دەستکەوتانە هەمووی بەرەو نەمانەڕوە بۆیە پێویستە ئەم تەجروبانە لە ڕابردوو کە هەمانە هەندێک خاڵە خراپەکان دووبارە نەکەینەوە خاڵە باشەکانیشە سوودی لێوەربگرین زیاتر پەرەی پێ بدەین بۆ بتوانین دەستکەوتی زیاتریش بەدەست بێنی یاخۆ پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕابردوومان بکەین ئەمڕۆ ئەم ململانەی سیاسی کە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتەکە ئاراوە بەڕاستی ئەمە ململانەیەکی خەتەرە من پێم وایە تەشەنە ئەستێنێ بەردەوامە بێتی و زیاتر وڵاتانی دنیا زیاتر دابەشە بن بەسەر ئەم دوو لایەنە سەرچیانەوە ئەبێ لەو کات و ساتە زیاتر نێوماڵی کورد ڕێک بێتەوە زیاتر ئاشتاوی نێوماڵی کورد بکرێت بۆیە ئێمەش بتوانین سوود وەربگرین لە هەندێک بەرژەوەندی لە نێوان ململانی زلهێزەکانی دنیا بتوانین کورد بگەین وای لێ هاتبوو کاگە سەلاح باپیر ئێمە ینی ئاراسەی وڵاتی بوونەوە وای لێ هاتبوو ینی بە کێشە ناوخۆیەکانەوە خەریپ و غافڵە بووین لە هەندێک ڕووداوی گرنگ کە لە ناوچەکە ڕوویەداوە هەندێک ڕووداوی گرنگیش کە لە عێراق و ینی پەیوەندی هەبوو بە هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچە دابڕێنراوەکان کە ڕوویەدا ینی ئەمانە وای لێ کردبووین غافڵ بین بەڵام خۆشبەختانە ئێستا کە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمەکەی ینی بە گوڕوتینەوە گەڕاونەتەوە ناو کۆبوونەوەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە پێ دوایە بە تەواوەتی دەڕێتەوە و دوا پرسیار وەگە بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم کاک سەلاح باپیر. بڵێ
من پێمە هەر کات و ساتێک یەکگرتوی یەکرێزی نێو ماڵی کورتەبی زیاتر دەستکەوتی زیاتر بەدەستێ ئەمە بۆتە ئەمریکی واقعیەوە یاخواست ئەگە سیرێکی ئێمە لە پاش شەڕی نەگریسی داعشەوە کە توانیمان لە سەدا 99 خاچی هەرێمی کوردستان ئازاد بکرێت بگرێت ژێر ڕشکێفی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەهۆی ناکۆچەکانی نێوان خۆمانە بەهۆی ئەم نێرانی گەلی کوردەوە ئێستا زیاتر ئەتوانم بڵم لە سەدا سلی خاچی هەرێمی کوردستانمان لەدەست هەرێمی کوردستاندا نەماوە ئەگەر هات کات و ساتێک تەبایی هەبوو لە نێوماڵی کوردەوە کات و ساتێک تەبایی هەبوو بێگومان ئەو کات و ساتش بەغدا عسابت بۆ کە بێگومان پێگە سەرکردەکانی سیاسی لە بەغدا عسابت بۆکەن بۆی بتوانانی ئەو مادانەی کە لە دەستور سەپێنراون یاخو بە تایبەتی مادەی 140 بتوانانی بگەڕێتەوە کاری پێ بکرێت ئەو کات و ساتش کە کار بە مادەی 140 کرا بێگومان ئەو ناوچە دابڕاندراوەکانش ئەگەڕێنەوە ژێر هەرێمی کوردستانیشەوە وەکو چۆن ئیشارەتت پێدا ئەمڕۆ بەڕاستی ئێمە لە پێناو ململانەکانی خۆمان ئاگامان لە دنیا نەماوە ئەمڕۆ دنیا بە تایبەتی ڕۆژهڵاتی ناوەڕاست لەسەر منزەڵێکی ئاگر ئەکوڵەیانی وای لە هاتووە وڵاتانی ڕۆژ بە ڕۆژدا بەشە بن بە دوو دەمسەریەوە بێ پێویستە زیاتر کورد یەکڕێز و یەکدەنگ بین لە پێناو بەرژەوەندەکانی گەلی کورد لە پێناو بەرژەوەندەکانی تاکی هەرێمی کوردستان واز لە بەرژەوەندی شخصی واش لە بەرژەوەندی حیزبی بهێنن زیاتر بەرژەوەندی یەکڕێزی نێوماڵی کوردشەوە ڕەسا بکەن نەک خەڵکی هەرێمی کوردستان چاوی لەم تەباوی یەکڕێزیە بەڵکو هەر سوال پارچەی کوردستان چاوی لەو یەکڕێزی تەبایی نێوماڵی کورتەیە بە تایبەتی یەکڕێزی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هەر کات و ساتش ئەم دوو هێزا بەڕاستی یەکدەست و یەکڕەنگ بن نێرانی کورد و ناندۆخ و دۆست و دژمنانی کورد حسابیان بۆکەن بەڵێ دەستخۆشکاک سەلاح باپیر دکتۆر خەلیل ئیسماعیل جەناب دەکو مامۆستایەکی زانکۆ پێشنیاری چی دەکەی بۆی کە لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کە ینی بە یەکتیمی کار دەکەن چۆن ینی بەرنامە ڕێژی بکەن بۆ خزمەتی خەڵک بۆ پەرەدان بەو ئەزمونە حکومداری و دیموکراسی کە هەیە لە هەرێمی کوردستان جارێکی دیکە چوونەوە سەر ڕێچکەی دیموکراسی و هەڵبژاردن و هەروەها ڕازیکردنی دۆستەکانمان ئەوانەی کە مەبەستیانە ئێمە هەمیشە لە پێشکەوتن و لە سەرکەوتن دابین و بە هەمان شێوە بۆ عراقیش ئەبێ قیادەی کوردی بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی ئەم دوو حزبێکی گەورە کە ئەساسی انتیفاضەی 1991 و حکمی هەرێمی کوردستانەکەن تا ئەمڕۆ ئەبێ بزانین دەوڵەتانی گەورە بە نەوعێکی تر سەیری هەرێمی کوردستانەکەن بە نەوعێکی تر کێشەی کورد بە نەوعێکی تر سەیریەکەن زیاتر لەوەیکی دەستەڵاتداران ئەزانن ئەگەر سەیری نەخشەی مشروعی شرق الأوسط الجديد PLN كأمريكا سرپرشتي أكا وبدعم دولتان أوروبا أي بينين لم نخشيكي دروس كراوة دو دولتك دروس أبيت لآينده يكم دولتي جمهورية هريمي كردستان جمهورية كردستاني الحرة وأويتر جمهورية بلوجستان الحرة واتا دولتانی گەورە بە تایبەتی ئەمریکا بیری لەمە زیاتر ئەکە بە نسبەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئەبێت دەوڵەتدار جارێکی تر ئەڵێم قیادەی کوردی ئەبێ ڕوونە بێ لە لای ئەبێ بە هەمووی ئیمکانیاتی خۆی بە ئیمکانیاتێکی مادی و بە ئیمکانیەتی سیاسی و بە ئیمکانیەتی اقتصادی چۆن بتوانی ئەم ئەزمونە وردە هەنگاو دوای هەنگاو بگاتە ئەو نەخشەیەکی ئەمریکا دروستی کردووە بۆ ئێمە ڕاستەکەی ئەمریکا ئەم نەخشەیەکی دروست کردووە بۆ بەیانی درسی ناکە ممکنە بۆ دوو بەیانی درستی ناکە بەڵام ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان ئەکەوێتە سەر قیادەی کوردی چەند بتوانی ئەم زەمەنە ئەم ماوەیە کورت بکە تاکو بتوانین ملەتی کورد ئامانجی خۆی بگاتە ئایندە بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر خەلیل ئیسماعیل مامۆسای زانکۆ کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ کاک سەلاح بابیر کادری پێشکەوتووی شێتی نیشتیمانی کوردستانیش کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی پانۆراما بوون سوپاسانەکەم وەڵە بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە شاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ